بریا هکر ام دست به سمینار خو ام بکن ام سنویزیون گهدار بکن سنویزیون اثر سالوگرا افرمانی را حتى جنسايد سر ازديا نيتا قبول كرن اعتراف بخسرية نيتا كرن ام وكا ملت تجاري جي امش برمانه خلاص نابن وهرجي تشتشتي ازبيجم بلانت قريج بن وسر ملت ما وقيتا مشان دنجن نها وكا الشنكال ازبيجم الدمي نهانك مرحلة هكر نهانك تيدا قالك خطيت هكا نها السر ملت ما ازدي هكا تينا كرن تخوازن جارك ديتر بريا فرمانك اسبي دي سر ملت ما بدنا مشاندن بك ملت بخب عسه الاليه كي دبيجن وكملت ام جنسايت شورا بدنا قبول كرن للاليه ديتر د شروط دوي او نهكريك اتفاقيا نفرا هولر وبغداد بيكوري ومهم زان دما هجر اب اتفاقي بيك بيجي وجارك ديتر اوت هجر بونا سدما فرماني او هكا بوين سدما هكا ام فرماني كرا درباز ببن وجارك التر فجر هنا سر اخا شنقال واف اراده شنقال يا هجر افابوي بخوينا شهيده او تخوازن جارك التر وبكنتنا ام بهنن فيتشتي هجر تخوازن بشيا فرماني كاديتر فبكن تفيدري ام تخوازن هجر ملت مي ازدي خاصه ملت ما كوجبر نها السليمانية خاصة وجدي ترجي قالك ملاتي ماي اس دي هنا ياك يعني تبين شادرة دينا و ويتشتيت كن هكا ملات بجيه أرمانجا خو أرمانجا كر هكا دجمن بجيه أرمانجا خو إجبر هكا دجمن تخاذ ديم هكا أم بلابن ديم هكا تفاقما نبي ديم أمجيك قطبن دژمنان من هەموو کاتێک ئەزانن ئەگەر و بێت و گەلی ئێمەی ئێزیدی بتوێنەوە بێ ئیرادەی بکەن کەواتە گەلی کورد بە گشتی لە هەر چوار پارچەی کوردستان بێ ئیرادە ئەبێ لە هەر چوار پارچەی کوردستان بوونی نامێنێ پێش فەرمانی 73 گەلی ئێمەی باوەڕ ئێزیدی ئەو ئیرادەی نەبوو چونکە بەڕێخستن نەبوو ئەو ئیرادەی نەبوو چونکە نەیتوانی بوو بێتە لای یەکتری تاکو بتوانێ خۆی بەڕێوە بەرێ تاکو بتوانێ بەرەنگاری خۆی بکات بەڵام فەرمانی 73 پێش ئەوەی کە ڕێبەر ئۆجەلان ئاگاداریەک ئەنێرێت بۆ گەلی ئێمەی ئێزیدی کە خۆیان بەڕێخستن کەن چونکە فەرمانێکیان لەسرە دوای ئەوە دێنە لای یەکتری بێجگەلەوەی کە بە پشتیوانی یەپەگەویەش بەژە لەگەڵ چەند گەریلایەک کە ئەوە کۆمەڵ قژی و قڕکردنە گشتیە تەواو ناکرێت ناتوانێت داعش ئەو قڕکردنە تەواو بکات دوای ئەوە دەست ئەکەن بە خۆڕێخستنکردن و پەروەردەکردن و بتوانن هێزی خۆیان بنیاد بنن تاکو بتوانن ڕوبەڕووی دژمنان ببنەوە فەرمان لەسەر شەنگال هەتاکو ئێستاکە ماوە بەردەوامیشە نەک تەنها شەنگال لەسەر گەلی کورد بەگشتی لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە ئەزانین هێرشەکانی سەر ئەفرین هێرشەکانی سەر کەرکووک هێرشەکانی سەر باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەموو هێرشەکانی سەر قەندیل سەر حەفتانین سەرگارێ ئەمانە هەموو یەک پلانن